بسم الله الرحمن الرحيم. إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. أما بعد، مسلمانانی عزيز، لخزمتان دادبين بە چەند زینجیرەیەک و چەند ڤیدیۆیەک بۆ باسکردنی چل ئامۆژگاری بۆ ئیسلاحکردنی ماڵەکانمان. ماڵ و خانوو و نیعمەتێک لە نیعمەتەکانی خوای گەورە. خوای گەورە دەفەرمێت: والله جعل لكم من بيوتكم سكنا. خوای گەورە ماڵەکانتانی بۆ کردوون بە سەکەن، شوێنی ئارامگا. ئیبن کەثیر ڕەحمەتی خوای لێ بێت لە تەفسیری ئەم ئاەتە دەفەرمێت خوای گەورە باسی تەواوکردنی نیعمەتی خۆی دەکات بەسەر بەندەکانیدا بەوەی کەوا لە ماڵی پێبەخشیون کە هۆکاری سوکنایی و ئیسراحەتکردنە تێیدا و تێیدا خۆیان دادەپۆشن، دەپارێزرێن و ئیستیفادە دەکەن لە چەندەها ڕوویەوە. گرنگی ماڵ بۆ هەر کەسێکمان چۆنە؟ ئایا ئەو شوێنەنی کەوا ئێمە خواردنی تیا دەخۆین، نووستنمان، ئیسراحەتمان، هەموو هەڵسوکەوتێکی ژیانی ڕۆژانەمان تێیدا دێتە جێ، و هەروەها هۆکارێکیشە بۆ پاراستنی ئینسان، و هەروەها شوێنی ستر و پارێزگاریکردنیشە لە ئافرەت. خوای گەورە دەفەرمێت: وقرن في بيوتكن ولا تبرجن تبرج الجاهلية الأولى. ئەگەر بین سەیری حاڵی و کەسانە بکەین کە هیچ ماڵێکیان نییە، کە لەسەر شۆستەکان و لەسەر جادەکان و لە خێمەکان و لە یعنی بێ سوکنایی و بێ شوێنن، ئەوە حاڵیان دەبیستی و دەبینی کە چۆن شەکوای حاڵی خۆیان دەکەن و کە دەڵێت هیچ ماڵێکمان نییە، هیچ شوێنمان نییە، چەندە ناڕەحەتی هەیە. ڕۆژێک لە ماڵی فلان و ڕۆژێک لە ماڵی فلان و جارێک لە فلان شوێن و جارێک لە فلان حەدیقەیە و جارێک لە فلان جادەیە، جارێک لە سیارەدا، یعنی دەبینین کە بەڕاستی ئەوانە قەدری ماڵ دەزانن و قەدری ئەو نیعمەتە گەورەیە دەزانن. وەکو چۆن خوای گەورە کاتێکە تۆڵەی لە یەهود کردەوە لە بەنی نەظیر، ئەو نیعمەتی لێوەرگرتنەوە، ماڵی لێوەرگرتنەوە، خوای گەورە دەفەرمێ: هو الذي أخرج الذين كفروا من ديارهم لأول الحشر. پاشان خوای گەورە فەرمووی: يخربون بيوتهم بأيديهم وأيدي المؤمنين فاعتبروا يا أولي الأبصار. پند وەربگرن ئەی ئەوانەی کە خاوەن بینایی و پند وەربگرن. و چەند هۆکارێک هەیە کەوا دەکات ئیماندار ئیهتیمام بە ئیسلاحکردنی ماڵەکەی خۆی بدات، وا بکات ماڵێکی ساڵح بێت. یەکەمیان خۆپارێزگاریکردنی، پارێستنی خودی خۆمان، نەفسی خۆمان و کەس و کارمان لە ئاگری جەهەنەم، و سەلامەتبوون و ڕزگاربوونمانە لە ئاگرێکی بەئێش. وەخوای گەورە دەفەرمێت: يا أيها الذين آمنوا قوا أنفسكم وأهليكم نارا وقودها الناس والحجارة عليها ملائكة غلاظ شداد لا يعصون الله ما أمرهم ويفعلون ما يؤمرون. أي أوان إيمانتان هنا وخوتان وأهل وكانت أهلتان ببارزن لآقر. ئاگرەکەش چۆنە؟ ئاگرەکەش کاتێکە سوتەمەنیەکەی ئینسان و بەرد بێت، و مەلایکەتانێکی توندی لەسەرن، حرەسی جەهەنەم مەلایکەتانێکن کە بەڕاستی توندن، بە هیچ شێوەیەکیش بێفەرمانی خوا ناکەن لەو شتێک کە فەرمانیان پێ دەکات، و هەرچی یەکیان فەرمان پێ بکرێ خوای گەورە چ فەرمانێکیان پێ بکەوان جێبەجێی دەکەن. دووەم دافع بۆ ئەوەی کە ئینسان گرنگی بە ئیسلاحکردنی ماڵەکەی بدات، ئەوەیە گرنگی مەسئولیەتی ئینسانە، مەسئولیەتی تاکە لەو ڕۆژەی کە دەگاتەوە بەلای خوای گەورە. چونکە هەر کەسێک وەکو هەموو ئینسانێک، هەموو ئیماندارێک لە ماڵەکەی خۆیدا وەک ڕاعی و چاودێر وایە. بەڕاستی ئەم ڕاعیەت و ئەو ڕاعیەتە و ئەو ئەرکەش کە خوای گەورە سپاردوێتی بە بەندەکانی، مەسئولیەتێکی گەورەیە و حیسابێکی توندیشی هەیە.
پیغمبر صلى الله عليه وسلم فرميتي إن الله تعالى سائل كل راع عما استرعاه أحفظ ذلك أم ضيعه حتى يسأل الرجل عن أهل بيته براستي خواي قوران لرجي قيامة دا لهر كسي لهر راعي يعني شوان لو هر كسي كتشاوديري وكو شوان ورعيتي قبل بردز دابوا خواي قورا برسياري ليدكا لبرامبر أوشتيكا لجير دستي دابوا آية أوشتي أو أمانتي لسرشاني بوا باراستويتي يعني بهدري داو بەو شێوازە مامەڵەی نەکردووە کە خوای گەورە فەرمانی پێکردووە دا فەرمێت هەروەها حتا وەکو ئینسان پرسیاری لێ دەکرێت لەبارەی ئەهلی و بەیتەکەی خۆی سێیەم شت ئەوەیە کە شوێنی پاراستنی نەفسە و سەلامەتیە لە خراپە و لە هەم خراپەی کەس خەڵک و هەم شوێنی ئەوەیە کە ئینسان پەنای بێت لە کاتی فیتنەدا بخۆ پارێزیکردن لە فیتنە و کەوتنە ناو گوناح و تاوانەوە پیغمبر صلى الله عليه وسلم فرميتي طوبى لمن ملك لسانه ووسعه بيته وبكى على خطيئته براسي سرفرازي براوي بو او كسي كزماني خوي دا بس يعني تواناي هي بس زماني خوي دا زاني زماني لتشي دا بكاردينيت ووسعه بيته ومالكي خوي هو قرب مالكي خوي وبكى على خطيئته وبو جناح كان شي دقريت وقال صلى الله عليه وسلم 5 من فعل واحد منهن كان على الله من عاد مريضا أو خرج غازيا أو دخل على إمامه يريد تعزيره وتوقيره أو قعد في بيته فسلم الناس منه وسلم من الناس هركس بينس كسهن بينس شتهن هركس يجي لو أنا بكأوا وەکو بڵێ ئەوشتە لەسەر خوای گەورە کە پاداشتی بداتەوە یەکێک لەوانە سەردانکردنی نەخۆش و چوونە دەرەوە لە پێناو غەزاکردن لە پێناوی خوای گەورە و هەروەها کەسێک ڕێز لە ئیمامەکەی بگرێت و یاخود کەسێک لە ماڵەکەیدا دابنیشێت خەڵک لە دەستی سەلامەت بوون و ئەویش لە دەستی خەڵکەکانی تر سەلامەت بوو وبيغمبر صلى الله عليه وسلم فرميتي سلامة الرجل من الفتنة أن يلزم بيته سلامتي إنسان بياو لفتنة أويكا لمالو بمينتو كوا هوغري مالو بيت أن يلزم بيته بۆ نمونە وهروها هەندێک کاتەیە ئینسان دەچێتە شوێنێک کە حاڵەتی غوربەتە دەرەوەیە بە تایبەت لە وڵاتانی دەرەوە ئەو کاتە دەتوانێت ئەو شوێنی کە ماڵی کە هەیەی ئەو شوێنی کە تیدا دەمێنێتەوە لەوێدا خۆی بپارێزێت و بۆی تووشی کاری حرام و نەزەری حرام و تووشی کەس و کارەکەشی خێزان و ماڵ و منداڵیشی تووشی سفوریەت و چوونە دەرەوە و بە شێوەی ناشەرعی نەبن و هەروە دەتوانێت وا بکات منداڵەکانیشی بەهۆیەوەی کە وابەستەی ماڵەکەی بن لە هاوڕێی خراپ بە دوورکەونەوە چوارەم پاڵنەر ئەوەیە کە خەڵک زۆربەی کاتەکانیان لە ماڵەکانیاندا بەسەر دەبن بە تایبەت ئەو ڕۆژانی کە زۆر گەرمە یان زۆر ساردا یان باران دەبارێت یان بەیانێ زوان یان کۆتایی ڕۆژ ئێواران یان لەو کاتانی کە ئینسان دەستی بەتاڵە لەسەر ئیش نییە یان لە خەریکی دیراسە نیە بۆیە گرنگە کەوا ئینسانی مسلمان کاتەکانی لە عیبادەت و تاعاتی خوای گەورە بەسەر بەرێت و دوورکەوێتەوە لە حرام پێنجەم پاڵنەر ئەوەیە کە لە هەمووشان گرنگتر ئەمەیان گرنگیدان بە ماڵ هۆکارێکی گەورەیە بۆ بنیادنانی کۆمەڵگەیەکی مسلمان ئەگەر تاکەکان دایک و باوک لە ماڵدا حەریص بن لەسەر بنیاتنانی منداڵەکانیان بە شێوازێکی مسلمانی ڕاستەقینە ئەوا دەبێتە هۆکارێکی زۆر گەورە بۆ بنیاتنانی کۆمەڵگەیەکی مسلمان بەڕاستی کۆمەڵگەش لە چەندەها ماڵێک پێک دێت ئەگەر ماڵەکانمان پەروەردەیەکی ئیسلامی بوو کەواتە کۆمەڵگاکەشمان پەروەردەیەکی ئیسلامی و کۆمەڵگایەکی ئیسلامی و بە پەروەردەیەکی سەلیم و جوان دەبێت و ماڵیش وەک قوتابخانەوایە تۆ سەرەتا هەر لە تەمەنێکی زووە منداڵەکە لە تۆ فێر دەبێت و تۆ پەروەردەیەکی جوانی دەکەی تۆ دەبێ مامۆستایەکی باش بۆ ئەو منداڵە و کۆمەڵگەیەکی جوان بنیاد دەنیت ئەگەر خانوویەک ئەساسەکەی جوان بێت ئەوەکەی بەشەکەی ترشی پتە دەبێت
بۆ نمونە گەر بتوان باسی ئەوە بکەین لە دەتوانێت لە ماڵێکی موسڵماندا ئیستیفادەی ماڵێکی موسڵمان و تەربیەیەکی ئیسلامی کە لە ماڵدا بکرێت و ماڵەکە بکرێتە ماڵێک کە هەموو کارەکانی جێبەجێکردنی شەریعەتی ئیسلام بێت، ئەوە چ سوودێک بە کۆمەڵگە دەگەێنێت. دەتوانێت منداڵانێک پێشەنگی بانگخوازی دەدا بە کۆمەڵگە، کەسانێک لەو ماڵە دەتوانن دەربچن لە دایک و باوک لە منداڵ کەوا ببنە پێشەوا و بانگخواز بۆ کۆمەڵگە و طالب العلمی تا دەردەچێت و تێکۆشەری ڕاستەقینە دڵسۆزێکی ڕاستەقینە دەتوانێت بێتە ناو کۆمەڵگاوە و خێزانێکی ساڵحە ئافرەتێکی ساڵحە کچێکی ساڵحەی لێ دەردەچێت و دایکێکی پەروەردەکار و ئەوانی تریش هەمویان ئیسلاح دەبن و ئەهلی ئیسلاح دەبن و ئەگەر هەر هیچ نەبێت کەسانی دەبن کە دوور دەبن لە فەساد و لە گوناح و تاوان. کەواتە کە ئەم مەوزوع ئەوەندە گرنگی هەبێت و لە ماڵەکانیشدا بە تایبەت لەم سەردەمی ئێستادا گوناح و تاوانی زۆر دەکرێت، تەقسیرێکی زۆر هەیە، زیادە ڕەوی هەیە، یعنی زیادە و کورتی هەیە لە جێبەجێکردنی فەرمانەکانی خوای گەورە. ئەوە پرسیارێکمان بۆ دروست بێت، ئایا ئەو شتانە چین کەوا دەکات ئێمە ئیسلاحی ماڵەکانمان بکەین؟ ئێمە پێویستمان بە ئیسلاحی ماڵەکانمان هەیە، کەواتە چی بکەین؟ ئەویان کە ئینشاءڵڵا بابەتی ئەم جارەمانە و ئینشاءڵڵا بابەتەکانی لە ڤیدیۆکانی تریشدا ئینشاءڵڵا درێژەی پێدەین و تەکمیلی دەکەین، چونکە خاڵەکان زۆرە ناتوانین لە ڤیدیۆیەکدا کۆی بکەینەوە. لەم کارانەی ئەنجامی دەدەین، ئەوە ئەم کارانی کە باسییان دەکەین، ئەم خاڵانی کە باسییان دەکەین بۆ ئیسلاحکردنی ماڵەکان ئەو ئامۆژگاریانە، یا ئەوە تا دەمانەوێت مەساڵحێکمان دەستکەوێت، بۆ نمونە ئەویش فەرمانکردن بە چاکەیە و ئەنجامدانی کاری چاکەیە، یاخود لادانی فەسادی و لابردنی ئەو هەڵە و کەم و کوڕیانەیە کە لە ماڵەکانماندا هەیە. یەکەم شت کە باسی دەکەین لە بنیاتنانی ماڵەوە دەست پێ دەکەین. کاتێک کە ماڵێک بنیات دەنرێت، ئامۆژگاری یەکەم هەڵبژاردننی هاوسەرێکی باشە. خوای گەورە دەفەرمێت وأنكحوا الأيام منكم والصالحين من عبادكم وإمائكم إن يكونوا فقراء يغنيهم الله من فضله والله واسع عليم. و هەڵبژاردننی هاوسەری باشیش چۆن دەبێت؟ پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرموویەتی تنكح المرأة لأربعين، ئافرەت بۆ 4 شتمارە دەکرێت، لمالها بۆ ماڵەکەی و بۆ حەسەبەکەی و بۆ جوانیەکەی و بۆ دینەکەی، و تەکیدی کرد پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێت فاظفر بذات دین تربت يداك، و تو ئەوە هەڵبژێرە کە خاوەندینە، ئەگەر وانەکەی دەست دەچێتە خۆڵە واتە خەسارەتمەند دەبی. وفبيغمبر صلى الله عليه وسلم فرمويتي الدنيا كلها متاع وخير متاع الدنيا المرأة الصالحة. دنيا هم متاع وباشر متاعش لدنيا دا عفرتك صالحة. وبيغمبر صلى الله عليه وسلم بهما شواس فرمويتي ليتخذ أحدكم قلبا شاكرا ولسانا ذاكرا وزوجة مؤمنة تعينه على أمر الآخرة. با هەر کەسێک لە ئێوە دڵێکی سوپاسگوزاری هەبێت و زمانێکی هەبێت کە یادی خوا بکە بەردەوام و ئافرەتێکی ساڵحەی و ئیمانداری هەبێت کە یارمەتی بدات لە سەر کاری دوا ڕۆژ و قیامەتی. و لە ڕوایەتێکی تردا هاتووە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرموویەتی وزوجة صالحة تعينك على أمر دنياك ودينك خير ما اكتنز الناس. دەڵێ دەفەرموێت پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرموویەتی و ئافرەتێکی ساڵحە کە یارمەتی دەدا لەسەر کاری دنیات و لەسەر کاری دینت، ئەوە باشترە لەوەی کە خەڵک هەڵی دەگرن وەک کەنیزە، وەک کەنز و وەکو کەنزکردن مەبەستی پێ لە زێڕ و زی و ئەو بابەتانێ جەوهەرەکان. پێغەمبەر صلی الله علیه و سلم هەروەها فەرموویەتی تزوجوا الودود الولود إني مكاثر بكم الأنبياء يوم القيامة. وهروها فرميتي عليكم بالأبكار فإنهن أنتق رحما وأعذب أفواها وأرضى باليسير. و
ئافرەتی ساڵحە یەکێکە لە چوار شتەکانی کە لە سەعادەت و لە خۆشگوزەرانیدا هەیە و ئافرەتی کە خراپ پیش بێ پەنا بەخوای گەورە ئەویش بە هەمان شێواز دەبێتە مایەی سەرگەردانی و ناڕەحەتی. پێغەمبەر صلی الله علیه و سلم لە حەدیثێکە باسی دەکات و لە ناو حەدیثەکەدا ماهاتووە هەم حەدیثەکە بە تەواوەتی نییە. پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرموویەتی فمن السعادة المرأة الصالحة تراها فتعجبك وتغيب عنها فتأمنها على نفسها ومالك ومن السقاء المرأة التي تراها فتسوءك وتحمل لسانها عليك وإن غبت عنها لم تأمنها على نفسها ومالك. ودليل الأسباب كان السعادة يكك لشوار خالكان كحديثك باس شوار شدكات يكك لخالكان أويك ئافرەتێکی صالحە کاتێکە دەیبینیت دەبێتە جێگەی سەرسوورمان و سەرنج ڕادەکێشێت و دڵت پێی خۆش دەبێت و کاتێکیش کە لێی دوور دەکەویەوە و ئاگات لی نابێت و بەجێی دەهێڵی ئەوە لی دڵنیای لە خودی خۆی و لە ماڵ و سامان و ئەو شتە ئەمانەتانی کە بەسەریدا بەجێ دەهێڵیت و لە هۆکارەکانی ناڕەحەتی و زەرمەندیش ئەوەیە کە ئافرەتێکە کە ببینی ناڕەحەت ببی و بەردەوام قسە زمانی بەرز کاتەوە بەسەردا و قسەی ناخۆش بکات و هەروەها کاتێکیش کە کەسەکە بەجێ هێشت هاوسەرەکەی بەجێ هێشت ئەوە لی ئەمین نەبێت لە خودی خۆی و لە ئەو ئەمانەتانی کە بەسەریدا بەجێ دەهێڵێت. و بە هەمان شێوازی بەقابلی ئەوە باسمان کردەوانە کە و مەرجانەمون کە لە ئافرەتێکی ساڵحەدا هەبێت و چۆن گرنگە کە ئینسان ئافرەتێکی ساڵحە هەڵبژێرێت و مقابلی ئەوەش بە هەمان شێواز ئەو کەسەش کە خوازبێنی دەکات و ئەو کوڕی کە دەچێتە داوای کچێک پێویستە ئەم مەرجانەی تێدا هەبێت. یەکەمیان پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێت إذا أتاكم من ترضون دينه وخلقه فزوجوه إلا تفعلوا تكن فتنة في الأرض وفساد عريض. أجر كيك هاد بو إيوة داوای خوازبێنی لێکردن لە دین و لە ئەخلاقی دڵنیابوون ئەوە زەواجی لەگەڵ بکەن ئەگەر وا نەکەن ئەوە فتنە دەبنە هۆی فتنەیەکی گەورە و فەسادی لەسەر زەوی بڵاو دەکرێنەوە. و ئەمەش پێویستە پرسیاری ورد بکرێت لەبارەی ئەو کەسێک کە دێتە خوازبێنی و معلوماتی تەواو وەربژیرێت و گرنگی زۆر بدرێت بۆ بەلایەنی دین و ڕەوشت و تەنها لایەنی دنیایی لەبەر چاو نەگیرێت و لایەنی دنیایی بەرچاوی ئینسان تاریک نەکات کە ئەو دین و ئەخلاقەکەی لەبەر چاو ون ببێت و ئەو مەسلحەتە لەبیر بکات. چونکە بەڕاستی پرسیارکردن زەرورە و دڵنیابوونەوە لەوەی کە ئەو کەسە خاوەنی دین و ئەخلاقە کارێکی زەرورە چونکە ئەم پرۆسەیەکی زۆر گەورەیە و دەبێتە هۆی ئەوەی کە ئایا ئەم ماڵە دەبێتە ئەهلی خێر یان ئەهلی شەڕ بۆیە گرنگە کە وردەکاری تەواو بزانرێت و زۆر تەکید لەم خاڵە بکرێتەوە. و پیاوێکی ساڵح لەگەڵ ئافرەتێکی ساڵحە بەیەکەوە دەتوانن ماڵێکی ساڵح بێکەوە بنێن بۆکو خوای گەورە دەفەرمێ البلد الطيب يخرج نباته بإذن ربه زەویەک کە باش و پتە و بەپیت بێت ئەو بەرهەم و دانەوێڵەیە کە هەیەتی بە شێوەیەکی جوان بەرهەمی دێنە بە ئیزنی خوای گەورە والذي خبث لا يخرج إلا نكدا ئەوە زەویەکیش کە خراپ بێت ئەوە هیچ شتێکی لێ چاوەڕوان ناکرێت تەنها خراپە نەبێت. ئامۆژگاری یەکەممان لە هەڵبژاردندا بوو. ئامۆژگاری دووەممان لە هەوڵدان بۆ ئیسلاحکردنی هاوسەر. ئەگەر هاتوو ئەوە ئافخێزانەکە پیا و هاوسەرەکە جا پیا و یان ئافرەت ساڵح بوو یان ساڵحە بوو ئەوە خێر عەلا خێر و نیعمەتێکی گەورەی بەڕاستی لە لای خوای گەورەدا. و ئەگەر وانە بوو کە ئەمەش ڕاستی دەبێت جێی سەرنجە چونکە پێویستە ئینسان هەر لە یەکەم جارە و لە هەڵبژاردنەوە هەڵبژاردنەکەی دروست بێت. ئەوە پێویستە لەسەر کەسی بەرامبەر هەوڵدا کە ئیسلاحی بەرامبەرەکەی بکات. ئەوە حاڵەتش بۆی چیەوە ڕوودات کە کاتێک بۆ نمونەیەکێک لە لایەنەکان باش نەبێت یا ئەوەتە پیا و ئافرەتێک دەهێنێ هەر متەدەینە لە ئەسڵدا بۆیە گرنگ یان پیاوەکە خودی خۆشی لەو کاتەدا گرنگی بە مەسەلەی هەڵبژاردنی ئافرەتێکی بەدین و ساڵحە نادات یاخود
دەبینێت کە خراپەی هەیە کەم و کوڕی هەیە بەڵام دەڵێ بەڵکو ئیشاڵا باشیکەم کەمەش بەڕاستی غەڵەتە بەڵام گرنگەوەی ئەم حاڵەتە هاتوتە پێش چی بکەینە و کاتە پێویستە لەسەرمان کە ئینسانی مسلمان لەسەری پێویستەکە هەوڵدا بۆ ئیسلاحکردن و هیدایەتدانیش بەدەستی خوایە و هیچ کە ئینسان ناتوانێت خۆی هیدایەتی کەسی بەرامبەرداوە خوای گەورە دەفەرمێت و ئەصلحنا له زەوجین لە باسی زەکەریادا دەفەرمێت ئێمە خێزانەکەیمان بۆ ساڵح کردبوو بۆیە گرنگە کە ئینسان هەوڵدا بەرامبەرەکەی لە کەم و کوڕیەکان ڕاست بکاتەوە ئەویش چەند شتێکی دەتوانێت بەکاری بێنێت بۆ ئەوەی هەوڵ بدات کەسێکی بەرامبەر باش بێت وا بکات عیبادەتەکانی چاک بکات ئەو کەسەی بەرامبەری هەوڵ بدات عیبادەتەکانی چاک بکات بۆ نمونە وا بکات لایەنی ئیمانی بەرامبەرەکەی بەرز بکاتەوە وا بکات هەڵسێ شەونێژ بکات قورئان بخوێنێت زیکرەکان بخوێنێت و زیکرەکانی بیر بخاتەوە و یادبوونەکان بۆ منە جەژنەکانە بە هەر شێوازێک لە شێوازەکان هەیە کەسی بەرامبەر وا بکات هاوسەرەکەی ئاگادار بکاتەوە لە زیکر و یادی خوای گەورە و وای لێ بکات سەدەقە بکات و وا بکات کتێبی ئیسلامی و بەسوود بخوێنێتەوە و گوێ لە وتار و قسەی مامۆستایان و زانایانی بەڕێز بگرێت و هەوڵ بدات هاوڕێی باشی بۆ پەیداکات کە قسەی باشی بۆ بکەن قسەی خێری بۆ بکەن و سەردانی ماڵی جیران و کەسانی بکە کە ئەهلی دین و سەلاح بن بە تایبەت هاوڕێی مەسەلەی هاوڕێی خراپ دووری خاتەوە لە شوێنی خراپ و لەگەڵی نەچێت بۆ ئەو شوێنانێک کە شوێنی فەسادین دوای ئەمە ئینشاءڵڵا لە مەقتەعێکی تردا دینە خزمەتان بۆ باسکردنی لایەنی ئیمانیەکان لە ماڵەکاندا کە دەکاتە ئامۆژگاری سێم لەبەر درێژبوونەوەی ڤیدیۆکان ئینشاءڵڵا لە زنجیرە ڤیدیۆکانی تردا دینەوە خزمەتان بە هیوای ئەوەی خوای گەورە ئیخلاصمان بکات و ئیسلاحمان بکات و هیدایەتماندا بۆ ئەوەی کە خۆی لێ ڕازیە و وخوای گەورە کاری هەموو لایەکمان ئاسان بکات وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته